سڵاتان لێبێم کاتتان باش تا چەنە دابەزاندنی بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی وای کردووە جۆرێک لە ئیستیقلالکردن لە بازاردا دروست ببێ بە تایبەتی دەوتێ هەندێک لە کاسبکار و خاوەنکار ئەمە هەلەیان قۆستۆتەوە بۆ ئەوەی کە شمەکەکانیان گران بکەن بە تایبەتی هەندێک بەروبوومی ناوخۆیی کە مەمەڵە بە دینار بۆ بەڵام ئێستا ئەوانیش حسابی دۆلار بۆ خۆیان دەکەن و جۆرێک لە گرانفرۆشی ئەنجامەدەن ئامارێکیش هەیە کە دەڵێت لە عێراقدا ڕێژی هەژاری بۆ لە 170 بەرز دەبێتەوە بەهۆی دابەزاندنی بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی کە بازاری دۆلارەکەی سلێمانی و دەست پێ یەکەم لەگەڵمان بن. لەم بازارەدا لە هەر ساتێکدا ئەگەر هەیە کەوا نرخی دۆلار بەرامبەر بە دینار بەرزونزمی بەخۆیەوە ببینێ بەشێک لە خاوەنی کۆمپانیا و نووسنگەکانی ئاڵوگۆڕی درا و بەردەوام لەسەر هێڵن لەگەڵ کۆمپانیەکانی دیکەی هاوشێوەیان لە ناوەڕاست و باشوور دایانەوێت سات بە سات لە نرخەکان و ئایندەی بەهای دینار ئاگدار بن. خالو بيش صارت السوق يمك الله يخليك؟ والله هسه فتح ب 38 ب 38 يعني 143 و 800. شنو بده يصعد ينزل؟ ئەمەش کاریگەری تەواوی لەسەر بازار بەجێهێشتووە. ئێمە گەراج هەیە سیارە داهانین مانگانە مەبلەغێکە دەین دوێنێ ئەڵێ چی ئەڵێ کاکەوە 10,000 زیامان کرد لەبەرەوەی بازار بەرزۆ بووە 10,000 بێ زیاتر بدەی مانگانە گەراج بووچی نازانم یعنی منش تێ ناگەم سە تۆ هەموو شتێ بڕۆ لەو بازارڕا هەموو شتێک کە شتێک کڕێتی بە دۆلاری 125 کڕێتی باشە تۆ مەخزنێکت هەیە پڕت کردۆ لە دۆلاری 125 تۆ مەعاملە دینارە بۆچی بەرزەکەیتەوە جارێکان نەبووە بە 145 هەتا ئیسە بازارەکە نەبووە 145 بۆچی بەرزەکەیتەوە؟ دابەزاندنی بەهای دینار بەڕێکەوتنی کوتلە سیاسیەکانی عێراق و پێشنیازی سندوقی دراوی نێودەوڵەتی و بانکی نێودەوڵەتی بووە. بەهای دیناری عێراقی بە 146,000 دینار لە بانکی ناوەندی بۆ بانکەکان و بازارەکان جێگیر کراوە و پێشبینی دەکرێت لە هەفتەکانی داهاتوودا بەهای دینار لە بەرامبەر دۆلار لە سەر و 146,000 دینارەوە مامەڵەی پێوە بکرێت. ئایا بۆ ساڵی 2021 بەهای دیناری عێراقی بەرامبەر دۆلار لە چەند جێگیر دەکرێت؟ بە پێشبینیەوە. بەڵێ من بە تەسەوری من تەسەور ئەەکەم لە هەفتەکانی داهاتوەوەتە لە سەرەتای ساڵی 2021 بەهای دیناری عێراقی لە بەرامبەر دۆلاری ئەمریکیە لە سەر و 146 بێت چونکە ئێمە هەر لە 2005ەوە بەڵێ بەرامبەر 100 دۆلاری ئەمریکی چونکە هەر لە ساڵی 2005 تا ئەم ساڵی 2020 هەمیشە بەهای دۆلاری ئەمریکی بە بەراورد لەگەڵ بازارەکانە نزمتر بوو بۆ لەبەروی تەمویلی دۆلار لە بازارەکان و لە بانکی ناوەندیەوە کرێ بۆی هەمیشە ئەبێت بەهای دۆلاری ئەمریکی لە بانکی ناوەندی نزمتر بێ بە بەراورد لە بازارەکانە بۆیە من پێشبینیەکەم لە سەرەتای ساڵی 2020 کە ئەشێ بەهای دیناری عێراقی زیاتر دابەزێت لەسەر 146 48 و تا 50 ئێمە خۆمان پرۆژەی پەلەوەری ملیشمانەوە داواجینمان هەیە عەلاف ماوەیەک لەمەوە پێش تەنی بە بەراورد لەگەڵ ئێستا نزیکەی ئەڵێ 20 دلار تا 25 دلاری چۆتە سەر خۆ باش خۆکات خۆ گۆڕانکاری لە بەهای دۆلارە نەکراوە دۆلار نرخەکەی جێگیرە ئەوەی کە دابەزیوە بەهای دینارە. هەرچەندە ئەم پرۆگرامە لە کۆتاییەکانی 2020 ئامادە دەکرێت و پشووی فەرمی لە دام و دەستگاکانی حکومی و بەشێک لە ئاهالیەکانیش ڕاگەیەنراوە بەڵام لێرە لیژنەی باڵای قایمقامەتی سلێمانی لەمبار و دۆخەدا چاودێریەکانیان چڕتر کردوێتەوە بەرداوام نرخەکان وەردەگرن تەنانەت چەند مارکێتێک پسۆڵی سەرپێچیان بۆ کراوە لەبەرەوەی شوێنەکانیان داخستووە کە نەیان زانیوە چۆن مامەڵە لەگەڵ دابەزینی بەهای دینار بکەن. ماوەی سێ هەفتەیە نرخەکان گۆڕانکاری بەسەر هاتووە و دۆخینە بازاری ناجێگیرە ئێمە بکەنە خانە وەرەگرین بەداچنی بۆکەین ئەگەر زانیمان کۆمپانیایە یا سوپەرمارکێتێک یان مارکێتێک هەڵەسێت بە بەرزکوی نرخەکان بەبێ هیچ ژۆکارێت لەبەرەوە ئێمە بەراوردی نرخەکان بۆ شێوەیەکەین و دوچینە کۆمپانیەکانیش بە هەمان شێوە ئەو کۆمپانیانێکەوە خوانانە تەوزیعەکەن ئەگەر زانیمان ئەمانە بە هەمان شێوە بۆ نمونە ئیستیقلالیەکان قۆرخاری شتەکەکەن ئەوە یەکسەر بڕیاری داخستنی شوێنەشمان چەند مارکێت و شوێنەکە بوون سویانە شوێنەکان داخن ئەتوانم لەم بەشێکشی بۆی ئەوە بۆ نانەزانین بە چ نرخێک بیفرۆشن بۆیە ئێمە یەکسەر سۆڵی سەرپێچیمان بۆ کردوون و شوێنەکانمان پێکردونەوە ئەو کاڵا و بەرومانی کە تیای بۆ پێمان ئاگادارمان کردوونەوە کە بێ بیفرۆشن بە هاوڵاتیان. بڕیارماندا بە شێوەیەکی مەیدانی چەند شوێنێکی ناوبازاری شاری سلێمانی بەسەر بکەینەوە بە چاوی خۆمان چۆنێتی مامەڵەی کڕین و فرۆشتن بزانین.
سایە بیست نرخی شتەکان بەرزبووتەوە بە هەموو شێوەیە لە ناو شاری سلێمانی ئەوەی کە بە دۆلار معاملی پێ بکرێت کیلویەک چەنی چۆتە سەر ئەمێ خەڵک ڕۆتە تێ بۆ نمونە بە 450 بوو 4 و نیو ئێستا بە 5 و بە 550 یعنی هزاری چۆتە سەر بەڵێ ئاساییە لەبەرەوەی بە دۆلار کراوە لەبەرەوەی بە دۆلار کراوە چکا بە دۆلار زیای نەکردووە هیچی زیای نەکردووە هەروە خۆی ناو خۆیە بەڵێ ئێستا مەسە ماستی کوردیمان بۆیە ئەم منطقەی پیرەمەگرورانە هەروە خۆی فرۆشی چکە هی ناو خۆی و زیای نەکردووە بەڕاستیانی ئایویشە تۆ دەستکاریەوە بکەی بۆ نمونە بە نمونە ئاوی کارتۆن لە سلێمانی دروستەکە کارتۆنە 100 ناری چۆ دەسەر پێڵم بۆ ئەڵێ من کری مەخزەنەکەم لەوانەیە بە دۆلار بێ بۆ نمونە کرێی مەخزەنە کۆمەڵە شتەیە ئاوی کارتۆنەوە موادە ئەولیەکەی هەمووی لە دەرە وڵاتەوەیە بە دۆلاریت ئێمە چاودێری ئەوواکەین بۆ نەتەنە پلاستیک بە 1300 دلارە هەر 1300 دلارەکەی کڕێ بەرامبەر بە دینارەکە نرخی گۆڕاوە هەنێ شتێ لە ئەویش کارتۆنێک 100 دیناری بکاتە سەر بە دڵنیایی و هەنێ شتێ لە دەسەڵاتی نە ئێمە نە خاوەن کارگەکانە وەکو پێشتیش باسم کرد ئەو بەروبوومانەی کە لە ناوخۆش بەرەم دێنن بەداخۆ بەشێک زۆری موادەولیەکانی لە دەرەوەی وڵاتەوە ینی موادەولیەکە لێرە دروست ناکرێت بە دینار دروست کرێ بۆ نە پلاستیکە لە تورکیاوەیە لە ئێرانەوەیە لە وڵاتانەوەیە بە دۆلارە کڕێ تەنانەت ئەو کەسانشی کە کاری کۆفرۆشی ئەنجام دەدەن بەرزوو نزمبوونەوەی بەهای دینار بەرامبەر بە دۆلار بۆ ئەوانش جێگەی نیگەرانی و نادڵنیاییە کارتۆنە 23 بۆ 25 هزار چۆ لەسەر هزار تا 20 هزار چۆ لەسەر ینی هەموو نرخەکان هەموو شتێ لە سایە بیست زای کردو لە سایە بیست ئەوی کامەژەوە ئێستا وەجانەتەن جملە فرۆشن نا ئەو خەڵکی دوکاندارەیەت لە ئێوە بە جملە شتەکڕێ گلەی نییە بڵێ منیش خەڵکێک لە دوکانەکەمە لە بازارەکەمە لێم ناکڕێ زەیتێکمە بە 1500 نایسە بە 2000 بۆم دەست نادا بفرۆش بە دوو بۆم دەست نادا هەر لە کاتونەکە 2000ەکەوێت سس کردووەمە ئێرە ژێرپردەکەی شەقامی مەولەوی شاری سلێمانیە هەرچەندە پێشتر باز لە بەروبوومی ناوخۆی دەکراکەوە ئەویش گرانکرابێ بەڵام زۆربەی نرخی پەلەوەریەکانە ڕوک و خۆیەتی و گۆڕانکاری بەسەردا نەهاتووە تەنانەت نرخی کیلۆیەک مریشک وەکو خۆی جێگیر کراوەتەوە کە بۆ ماوەیەکی کاتی نرخی بەرزکرابەوە نرخی کیلۆیە گۆشت 2000 دینار کەمتر لە چاوپێشووتر دەفرۆشرێ هەموو شتێ هەر وەک ساڵانە نەشت گران بۆ نەحیچ نە لەگەڵ دۆلارە و لەگەڵ شتێ هەموو شتێ هەروە خۆیەتی قازە باشتە قەلە باشتە بەنۆیە بەدەیە ئیتر ئەنواع هەیە پێشتیش هەر بۆ سعرانە هەر بۆ سعرەیە چەند ساڵە هەرە و سعرەیە ناوەڵات جێژیرە سعری بەڵام بە گوێرەی زۆر و کەمی مریشکەکە خۆی تەڵەبی زیاتر و تەڵەبی کەمتر زیاکات بەڵە بە گوێرەی تەڵەبە ئێستا ڕۆژەیە قاعە زۆرە دابەزە ڕۆژی یە قاعە هەیە بەرزە بێت کیلویە گۆشت بۆ 14000 دابەزیوە ڕاستە هاوکار چییە؟ هۆکار ناڵەمایانەکە لەمانەکە دابەزیوە سعری حیوان دابەزی و حیوان و ئاژەڵ دابەزیەوە مەجبورین لە لەمەش دابەزین پێندی بۆ نیە ئاژەڵی سووری زۆر بووە خەڵکێکگەڵێنەوە ئاژەڵانە سوورین بۆیە هەرزان کراون خۆی ئێستا هەمووی سووریە ینی هیچ ئاژەڵیشکە نیە ئللا ڕێی سووریایە کوردیمان نییە سەر نیە زۆر کەمە لە ساعت بڵێم دووشی کوردی نییە ئەوەی کاڵێ وایوان وان نییە هەمووی سووریە هەمووی لە سووریاوە بەڵێ هەمووی لە کوردستانی سووریاوەیە ئێستا خەڵک خواستی لەسەر گۆشت چۆنە بەڕاستی وڵی کەم بۆی بێمەعاشی شتەوە تەبعاً خواستی کەم بۆ تۆ هەموو بازار کەم بۆ تۆ هەرزان بۆ خواست کەم بۆتەوە هەر کەم بۆ تۆ بەڵێ چکەلەوەرێکە بازار نیە خۆی بازارەکە کزە بەڵام ئەوەی بۆ لیژنەی باڵای قایمقامیت جێگەی سەرنج بوو گواستنەوەی کارستەکانی گۆشت بوو وەکو جگەر و سەر و پێ و کلک لە ڕێگەی عەرەبانی دەستیەوە بۆ یەکێک لە گۆشت فرۆشیەکانی بازارەکە عەرەبانەمان بینی ئەم گۆشتە بەوتەی خاوەنی دوکانەکە لە قەسابخانە سەر بڕدراوە لە کوشتارگا ئەمەش متابعەیەکن ئێستا دەرێکم زانین فعلەن وایە لە قەسابخانە پشکنینی پێشتر ڕۆین واسە بڕێنی وەکراوە و ئەم گۆشتە دیارە بە بەڕات ئێستا هاتۆتۆ لە قەسابخانە لەبەرەوەی شوێنەکەش وایە ئەم سارەی بەڕات ناتوانێت بێتە ناو بازار ناچارن ئەم دوکاندارانە بە عەرەبانە بیگوازنەوە ناو دوکانەکانیان دەبووی کە سیارە نایەتە ناو بازارڕۆ مەمنوعە کە لە قەسابخانەوە هێتە گەراجەکە و لە گەراجەکەەوە خرێ سەر عەرەبانە و هێتۆ بەردووکان لە ڕووی تەندروستی بێ شوێ نابێت گۆشت بارام بگەزێتەوە پێیسە لە ڕێگەی بەڕادەوە بگەزێتەوە بە شەش بگەزرێتەوە بۆی ڕاستە ئێستا ناو بازار و ئێرە شوێنیەوە نییە کە سیارە بۆی بێت
دەستگەڕیانەوە بەڵام بێوان حسابی خۆیان بکەن لە شەوابی وێستنەوە بۆی کە بە شوەیەکی سەلامە بخەنەوە گۆشتفرۆشەکە ئێستا سیرەکەی. دواتر بڕیاردرا بەهۆی ئەوەی بە شێوەیەکی نارشارستانی گۆشتەکە گواستراوەتەوە پسوڵەی سەرپێچی و ئامادەبوون بۆ گۆشت فرۆشیەکە ئەنجام بدرێت. ئەم وەسڵام پسوڵەیە بۆ چییە؟ لەبەرەوەی کە پابندی ڕێنمایەکان نەبوو گۆشتی بە بەڕاد نەگواستۆتەوانێ پێویستە بەپێی مەرج و ڕێنمایەکان گۆشت بەڕاد بگوازرێتەوانێ و لە شەویشا بگوازرێتەوە بەڵام ئەم بە دەستی و بە شێوەیەکی هەر بە ئۆتۆمبیل گواستۆتەوانێ لەبەر ئەو هۆکارە. کەرەستەیە بۆ خەرچی ڕوونکەنەوە کەرەستە چیە گرێتەوە گە جەنابەت مەجال هەبێ بیت ببوورە بەنسبەت کەرەستەوە پێکاتەکانی گۆشتە ئێسخانە جگەرە سپڵە کە لەی سەری حیوانەکە ئەوانش بەدڵنیایەوە هەمووی گۆشتە و ئەخورێت ئەوش پێویستە هەمان مەرجی گۆشتی بەسەر جێبەجەکە لەبەرەوەی مشتقاتی گۆشتە لە پێکاتەکانی گۆشتە ئاگادارکردنەوەیە پسوڵەی ئامادەبوونە پسوڵەی سەرپێچی و لە ڕێگەی لیژنەی باڵەوە بڕیار لەسەر دەرێت. بەڵام ئەوەی لێرە بە شێوەیەکی جوانیش سەرنجمان ڕادەکێشێ بوونی بەرهەمی خۆمەڵی جۆراجۆرە لە دوکانێکی میوەفرۆشیدا. ئەو چەوەنەرە سپیاوەی هەولێرە ئەم سوورە هەی هەولێرمانەی جنوبیشمانەیە بەس ئەم گێزەرە نەبێ ئێرانە لەگەڵ ئەم کەرەوزە و ئەم کەلەرمەی ئێرانە ئەم لیمۆیە هی تورکایە هی عێراقیشمانەیە بەس تۆزێک نرخەکەی گرانترە ئەم بروکلەی خۆمانەی هەموو شوێنەکان هەیەی ئەم سێوە ژێری خۆمانە شێلمەکە ئەم زەنجەفیلە هی ئێرانە بەڵام خۆی لە دەرەوەیە وازانم بە ترانزێت ئەم سیرە ژەری ئێرانە ئەم کاوە هی خۆمانە ئانی بەعام ئێرە بەرهەمی خۆمان زیاترە لە دەرەوە. لە شەقامی کانسکان لە نزیکی مزگەوتی گەورەی سلێمانی سەرۆکی یەکێتی هاوردە و ناردنکارانی کوردستان دەبینم کە خۆی خاوەنی کارگەی غازە لە ناحیەی پیرەمەگرون ئەو باسی گرانبوونی غاز دەکات و پێمان دەڵێ هۆکارەکان چین. غاز ئێستا 1000 دیناری چوتە سەر لە سلێمانێ تا ئاگاتە دهۆک بۆ بە 9000 دینار غاز. بۆچی کاتێکە تۆ لە ناوخۆی ئامە بەرهەمەیەنیت؟ من پێم خۆشە ڕوونکردنەوە لەسەر ئەوە بە تەواوەتی بدەم. ئەو پارە زیادەی کەوا بتڵێک 1000 دیناری خراوەتە سەر نەبووە ئەو برادەرەی فرۆشیارەکەی کە ئیباتە بەردەمی ماڵەکان نەبوو کارگەی غازەکەیە بەڵکو ئەمە ئەو گرێبەستەی کەوا داناغاز لەگەڵ حکوومەتەری کوردستان کردوێتی بە دۆلار کردوێتی لەم حاڵەتەیە کەوا تێبینی ئەکەن کولی تەنێک 83,000 دینار چۆتە سەری کە ئەدرێ بە کارگەی غازەکان حکوومەتیش بە کارگەی غازەکانی وتووە بە 6500 دینار بیدەن بە وەکیلەکان وەکیلەکانیش بە 8500 دینار تەوزیعیکەن بەسەر ماڵەکاندا بۆیە ئەم گرانیە واتە نەخەتای فرۆشیارە نەخەتای کارگەیە نەخەتای ئەو کەسانەیە کەوا بەڕاستی تەعاملی پێواکەن لەم حاڵەتەیە ئەم گرێبەستەی داناغاز لەگەڵ حکوومەتی کوردستان کە بە دۆلار کراوە 83,000 دینار چۆتە سەر تەنێک کادرێ بە کارگەی غازەکان. هەرچەندە لەم گەڕانەدا لەگەڵ لیژنەی باڵای قایمقامەتی سلێمانی وەک باس کرا جێگیری و چاودێری نرخەیە بەڵام هەرخودی بەشێک لە فرۆشیاران خۆیان نایشارنەوەکەوە ئیسیغلالی دۆخەکە دەکرێت. شتمان کڕیوە پێشتر بڵێن بە 4000 ئێستا هەر ئەو مەوادەمان بۆیە بە 500 زیاد کارە وەڵا بۆ لەو بازاریش خۆی هەر نییە بەزی تر ناچار نییە خەڵکێک کە گلەیەکە ئەڵێ هەندێک لە دوکاندارەکان گوایشتیان لە کۆگاکانە لە مەغزانەکانە ماوە بەو دۆلارە کڕیوانەکە سعری لە پێشتر بوو لە بینی 120,000 بە 125,000 ئێستا بۆچی گران فرۆشیەکەن گوایە ئەشەی کۆنتان ماوە هەموو دوکانەیەتی مەغزانمانێ شتمانەیە ماوادمانەیە ئەوە بە هەرزان بفرۆشن بە سعری ئەو کات بفرۆشن ئەزانی چۆنە کەوتۆتە سەر ویژدانی ئەو شخص زۆر بابەت هەیە لەبانی و فرۆشتمانە وڵای هەر بە سعری 125,000 فرۆشت زیامان نەکرد ئەشیامەیە کڕیمە پارەکەی ماوە بە هەمان سعریکە بەس ئەو شەشیانی کە تازە بۆ نمونە ئەیکڕم بە سعری تازە ئەیفرۆشم بەزەوە من لەگەڵ ئەویانیم کابراکە بۆ نشتێکی لە کۆگاکە ما بێت و بە هەمان سعری بۆ منە تازە بیفرۆشێت. شارەزایان و پەرلەمانتارانی عێراق هۆشداری دەدەن کە بەهۆی کاڵەکەبوونی قەیرانەکان و دابەزاندنی بەهای دینار ڕێژەی هەژاری لە عێراق بە نزیکەی 2 هێندە بەرز بێتەوە. بە گوێرەی راپۆرتێکی ئاژانسی بلومبێرگ ڕێژەی هەژاری لە ناوچەکانی عێراق جیاوازە نزمترین ڕێژەی هەژاری لە هەرێمی کوردستانە کە لە 11.8 بەڵام لە پارێزگاکانی باکوور بەرزترین ڕێژەی هەیە و نزیکە لە 139.6. خەڵکێک چاوەڕوانی هەیە کە ڕۆڵی نوێنەرانی کورد
و بەگشتی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەو بارەیەوە چییە بێت کە خەڵکێکەڵێن زەرمەند دەبین و ئامارێکیش بازەواکە کە ڕێژەی هەژاری لە عێراقدا ڕوو لە هەڵکشانێکی زۆرە کات بەهۆی ئەوەی کە بەهای دیناری عێراقی بەرامبەر دۆلار ڕووی لە دابەزین کردو بەهاکەی لە دەست داوە قسەیەوە چییە هەڵوێستان چییە بێت سەبارەت بە بەهای دیناری عێراقی لە بەرامبەر دۆلار کە دابەزیوە طبعا سیاسەتی نەقدی بانقی مرکزی لێ بەرپرسیارە و ئیشی پەرلەمان نییە بۆیە بۆ ئەوەی ڕاستگۆ بین لەگەڵ خەڵکی خۆمان نە پەرلەمان دەتوانێت دەستکاری بکات نە بەنیازە دەستکاری بکات ئەو سعرەی کە دانراوە ئەو سعرەی کە دانراوە حکوومەتی عێراقی واتە وەزارەتی دارایی ئەو دۆلارەی کە لە فرۆشتنی نەوت دەستی دەکەوێت بە 1450 یعنی وەی کە لە بازار پێ دەڵێن $100 بە 145,000 دەداتە بانقی مرکزی بانقی مرکزی 1000 دیناری دەخاتە سەر بە 146,000 دەیداتەوە بە بانقە ئەهلیەکان و بە نووسنگەکانی ئاڵوگۆڕی دراو بۆیە لە بانقی مرکزی و لە ناو حکوومەت لەوە زیاتر دانابەزێ و لە ناو پرۆژه یاساکەشدا هەر ئەوەندە دیاری کراوە تەوەجوهی ناو پەرلەمان بەم شێوەیە ئەم هیچ کوتلەیەکی سیاسی تا ئێستا نەیگوتو ئەمە ڕەت دەکەینەوە بەیاننامەیان دەرکردووە زۆربەی کوتلە سیاسیەکان باس لەوە دەکەن کە حکوومەت دەبێ هاوکاری ئەو توێژ و ئەو چینانە بکات کە زەرمەند دەبن کە هەژارن کە موچەکانیان کەمە بۆ ئەوەی کاریگەری ئەم دابەزینی دراوی عێراقی زۆر لەسەریان قورس نەبێت. هاوکات پسپۆڕانی شەرعزان داوا دەکەن کاسبکاران واز لە هەلپەرستی و گرانفرۆشی بێبنەما بهێنن بە کۆمەڵێک بەڵگەی شەرعی پەیامەکانیان ئاراستە دەکەن. لە قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆرترین و فراوانترین پانتاییان داوە بە جۆری معاملە و کڕین و فرۆشتن و هاڵوێڵی بازار هەر لەو سۆنگەی شەوەیە کە خوای گەورە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ المسعر هو الله ئەو کەسەی کە سعر دائنێ و سعر دیاریەکە و بەرز و نزمی بازارەکە خوای گەورەیە واتە خوای گەورە مەجالی نەداوە بە ئینسانەکان بە هەوەسی خۆیان بە مەیلی خۆیان بە ئارەزووی خۆیان بەرز و نزم بکەن بە کڕین و فرۆشتنەکانیان بەو شتانەی کە ئەیفرۆشن یا ئەیکڕن لەبەر ئەوە کە وەختێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ المسعر هو الله یعنی ئەی ئەو کەسەی کە تۆ سعرێک دائنەی لە بازاردا شتێک ئەفرۆشی شتێکە کڕی ئاگاد لەوە بێ کە خوای گەورە مراقیبە بەسەرتەوە خوای گەورە ئاگادارە و خوای گەورە پێی خۆشە کە عەبدەکانی هەمیشە سەماحەتیان هەبێ لە ناو یەکتردا هەر لەو سۆنگە و ڕوانگەی شەوەیە کە قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گرانفرۆشیان حرام کردووە احتکاریان حرام کردووە و بە کارێکی نەشیاویان داناوە مەساوی ئێستا لە بازار و لە هەندێک شوێن ناگوزارێ بە چ پێوەرێک خەڵکە خۆشی بە مسلمان و ئەهلی دین و نوێژ بزانێ هۆشیار بێگومان گونجەیە کە ئەو خەڵکانەی کە ئەگەر بزانن ئەو گرانفرۆشیە یان ئەو احتکارە یان ئەو معاملەکردن بەسەر معاملە براکەی تریدا کە چەند گوناح و چەندە خەتەرە بێگومان وازی لێ دەهێنن بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ رحم الله رجلا سمحا إذا باع وإذا اشترى وإذا اقتضى ڕەحمەتی خوا لەو عەبدەی کە هەمیشە سەماحەتی هەیە هەمیشە ئاسانکاری ئەکا هەمیشە شت لەسەر بەرامبەرەکانی سووگەکە وەختێکە ئەکڕێ محاولەی ئەوە ئەکا قانجازی زیاتر بگەیەنێ بەو کەسێک کە فرۆشتوویەتی ئەوەی کە ئەی فرۆشێ محاولەی ئەوە ئەکا زیاتر خزمەتی مشتریەکەی بکە و کەمترین سعری لێبسێنێ و کەمترین قانجازی لێبسێنێ و ئەگەر لە کاتێکدا داوای شتێکی کرد داوای حەق و مافێکی خۆی کرد بە هەمان شێوە بە سەماحەت و بە ئەوە لە معاملەکە لەگەڵ مقابلەکەدا لەسەر یەکێک لە پۆستەکانی ئێمە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کەوا سەرنجی بەشێک لە بەکارهێنەران وەرگیرا بوو بیلال سەعید ڕۆژنامەنووسی ئابووری بە کۆمنتێک بەشدار بوو کە نووسیوێتی جیاوازی ڕێژەیی لە نێوان 190,000 دینار و 143,000 دینار تەنیا لە سەتا حەڤێ بەڵام جیاوازی بەرزکردنەوەی نرخ لە هەندێک شوێن زیاتر لە 25% واتە ئیستیغلالکردن و بەکارهێنانی دابەزینی بەهای دۆلار کراوەتە بیانوو بیلال سەعید زیانیاری زیاتر دەخەتە ڕوو ئەم بارودۆخی کە بۆ بازار دروست بووە وای کردووە بەشێک لە کۆمپانیا فرۆشگاکان دوکاندارەکان ئیستیغلالی ئەم قۆناغە بکەن لەگەڵ ئاستی خستنە ڕووی دۆلارە لەگەڵ بەهای دۆلار لەنێو بانکی ناوەندی و بازاڕە یەکان گیر نابێتەوە بۆیە هاتوون جۆرێک لە ئیستیغلالکردن لە بازاڕە دروست بووە ڕاستە بەهای دیناری عێراقی دابەزێنراوە
بەڵام بەو قەدەر دابەزاندنە کاڵا و شمەک لە بازارە بەرز نەکراوەتەوە بەڵکو زیاتر لەو نرخە بۆ نمونە لە هەندێک کاتە بەهای دیناری عراقی 90% بەهاکەی لە دەستداوە واتە ئەکرێن 90% بەرزبوونەوە لە بەهای کاڵا و شمەکەکانە لە بازار ڕوودا بەڵام بینی لە بازارە پێچوانە دروست بووە لە بازارە لە سەر و 25% تا 30% نرخی کاڵا و شمەک بەرز کراوەتەوە ئەمە ئەو جیاوازیەیە ئەمە ئەو استغلالکردنەیە ئەوە ئەو جۆرەیە لە مامەڵەکردن کە بەشێک لە جێگا و شوێنەکان و کۆمپانیەکان دەستی بۆ بن کە بەداخەوە دوجار هاوڵاتی زیانمەند دەبێت زۆر باشەکەواتە کاک بیلان چۆن ئەکرێت دۆخە کۆنتترۆل بکرێت بە بڕای جەنابێت یەکەمیانە بێ لە ڕاستیان قۆناغێکی تێپەڕینی قۆناغەکەیە زۆر گرنگە هاوڵاتی بۆ خۆی وریابێ لەوەی کە چەندە کاڵا و شمەک بەرز بۆتەوە لە بازارڕە و نرخی ڕۆژانەی دۆلار بزانێ بۆی بتوانێت معاملە بکات لە کڕین و فرۆشتنەکانی هۆشیارێکی دارایی هەبێ هۆشیارێکی بێ کە بزانێت چۆن مامەڵە لەگەڵم قۆناغاکە وەکو چۆن بەهای دۆلار بەرز و نزمی پێوە دیارە شوێن و جێگاکانیش ئەوانش کەوتونەتە ژێر فشارێکەوە کە یاری بە نرخەکانەکەن بۆیە تۆ خۆت ئەبێ وریابی لەوەی کە چۆن مامەڵاک ئەمە یەک دووەم ئەبێ چاودێری بازار ئەو ناوەندانی کە پەیوەندیدارن بەم پرۆسەیە لە قایم قامێتەکان لە پارێزگاکان ئەبێ وریابن لە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بازارڕە و چاویان و فۆکسیان لەم قۆناغا بە تایبەتی تا قۆناغی ڕاگوزەرە هەتاوەکو بازار جۆرێک لە استقراری بۆ گەڕێتەوە نرخی دۆلارەگاتە و نرخی کە بانکی ناوەندی بۆ نمونە دیاری کردووە کە بەداخەوە نرخەوە کوتم دوجار هاوڵاتی زیانمەندە بەڵام ئەمە بڕیارێکە کە کار بۆ جێبەجێکردنیەکری ئەمە خۆمان ئامادە بکەین بۆ قۆناغا نرخی دۆلار بەرامبەر دینار بەو جۆرە هەر بە بەهای بە بەرزیە مێنێتەوە واتە دیناری عێراقی زیاتر ڕوو لە داوەزینەکان لە نرخێکە جێگیرە بێ کاکاروان بارودۆخەکە بارودۆخی ئابووری عراق سەختە ئەمە دڵنیان عێراق لە بەردەم کۆمەڵە بژاردەیە یانەوەیە چاکسازی بکە بنەبڕکردنی گەندەڵی بکە دەواازە سنووریەکان و داهاتەکانی خۆی کۆنتترۆل بکە یان ئەوەتانێ لەم قۆناغا قەرزێکی نوێ بکە یان لەم شێوازە لە مامەڵەکردن کە بەهای دینارەکەی خۆی دابەزێنێ هەموو ئەوانەی کە لە حکوومەتی عێراقن ئەم بژاردەیان بەپەسەندزانیوە تا چەندێک سەرکەوتن لەم بژاردە ئەمانە کۆمەڵێک مزعفاتی خۆیەوە کۆمەڵی خاڵی ئیجابیەیە بەڵام لە ڕاستیە بۆ ئەم قۆناغێکی مەترسیدارەوە هاوڵاتی توانای کڕینی کەم کراوەتەوە کە ئەمە مەترسێکی زۆر گەورەترە لەو ڕێکارانە یەکێتی بەڵەندەرانی کوردستانیش باز لەو زیانانە دەکەن کە بەریان دەکەوێت کێشەکە لە ڕەگە و لە ئەساسۆ کێشەیەکی سیاسیە بەڵام پینە و پەڕۆکردن و ڕۆژ بەڕێکردنەکەی بە هاوکێشەی ئابووری ئەکرێ ئەو وەزعی کە وای کرد عێراق بگەێنێتە ئەم ئاستەی ئێساتایەتی لە وەزعێکی بەهێز و بە پارەیەکی زۆر و توانایەکی باشۆ لە بێپلانی و نەتوانین و ئەو گەندەڵیە زۆرەی لە بانکەکانی عێراق و لە عەقدەکانی عێراق و مەسئولینی عێراق و حکوومەتەکانێک بە دوای یەکاکە کردویانە بە شێوازێ ئاستی گەندەڵیەکە بەرز بووە و سیاستێکی یەجگار خراپ و بەشکردنیان لە ناو حزابەکان ناکردووە بۆ خۆیان اقتصادی عێراقی گەیاندوتە ئەم ئاستە وەکو عملیەیەکی قەیسەری ئەگەر وانەکاچی بکە واتە دەست نابە بۆ ئەوەی کە گەندەڵی یان فەساد کەم کاتەوە یان بنەبڕیکا بەڵکواتۆ ئەم ڕێگەیتری هەڵبژاردووە ئەگەر ما ئێستا گەیوەتە نقطەیەک لە ئێستا بیەوێ گەندەڵی بنبڕ بکات فریای ئەم سێ و چوارمانگە ناکەوێت ئەگەر بە هەرچی هێز و قووەت و توانا و ئیخلاسیشە بێ کە ئەمانە هیچی وجودی نییە ئەو هیوا زۆری لەسەر عێراق هەڵچنرابوو بەڵێ کە فریاد ڕزبێ ئەوەش عێراقەکە بەرەو ئیفلاسی ڕۆژەگەر وای نەکردا خۆی دو سێ ساڵمان پێویستە بۆی بتوانین ئەو قەرارانەی لە بسوویەکە لە میزانەی بسوویەکە ئەڕوا بە 2 ساڵ 3 ساڵ نەتائیجەکەی دەرئەکەوێ من بەش بە حاڵی خۆم بە عێراق گەشتبین نیم و چاوەڕوانی زۆر لەوە خراپترەکەم کە باسەکرێت لەم دۆخەیە بە تایبەتی لە دابەزینی بەهای دینار بەرامبەر دۆلار زیانی ئێوە چیە بێ ئێمە وەزعمان پێشتر زۆر خراپ بووە و ئێسا خراپ بەرەو خراپتر ئەڕوە لە پرۆژه یاسای موازنەی عێراق بۆ ساڵی 2021 بە 150 تریلیۆن دینار خەمڵێنراوە لە بەرامبەردا داهاتی نەوت بۆ هەر بەرمیلێکی نەوت 42 دۆلار تەخمین کراوە و ئاڵوگۆڕی دۆلار لە بەرامبەر بە دینار بە 145,000 دینار دیاری کراوە واتە هەموو ژمارەکانی کۆی پرۆژه یاسای بودجە لەسەر بنچینەی 145,000 دینار بۆ هەر 100 دۆلارێک جێگیر کراوە ئەگەر پەرلەمانی عێراق بیەوێ ئەو نرخەی دۆلار گۆڕانکاری تێدا بکات و دای بەزێنێ ئەوە سەرلەبەری پرۆژه یاساکە تێک دەچێ و ئەبێ کۆی پرۆسی ئەرقامەکانی بودجە جارێکی دیکە دەستکاری بکرێتەوە ئەوەش ئەگەرێکی قورس و دوورە و پێشبینی دەکرێت نرخی دۆلار بەرامبەر بە دینار بەو شێوازەی ئێستا و بە شێوەیەکی بەرزتریش بەهاکەی دیاری بکرێت.
لە کۆتاییەم پرۆگرامە بۆ گەیشتین کە تاکە چارەسەر بۆ ئەوەی کە هاوڵاتیان لە هەرێمی کوردستان و لە عێراقیشدا تووشی زیان نەبن لە دابەزین و بەرزبوونەوەی بەهای دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی ئەوەیە کە هەوڵ بدرێ بەروبوومی ناوخۆی لە هەرێمی کوردستاندا ببوژێتەوە بایەخی زیاتری پێ بدرێ مامەڵە بە دینارەوە بکرێ و کاتە گوێ بەوە نەدرێت بەهاکە چەندێک دادەبەزێ و چەندێک بەرزەبێتەوە تا بەڕامێکی دیکامولێک لە خۆشییا بن خواتان لەگەڵ.